بەرپرسیارەتی ئابووری بۆ یارمەتیدانی باوەڕداران بۆ ئەوەی ببن بە شاید حاڵی کارە لەم جیهانەدا. پێویستە هانیان بدەین بۆ جێبەجێکردنی ڕەوشتە کتێبیەکان لە کارکردندا. کاتێک تیمۆساوس کە سەردانی خەڵکی سالۆنیکی گەڕایەوە ڕووی کردە پۆلیس کە خۆی و سیلاس لە کۆرنسۆس بوون. راپۆرتی پێگەیانن کە ئەوان باشن بەڵام کێشەیەکیان هەیە، هەندێک کێشەی ڕەوشتی ئەوان وا دەگۆڕێن بەڵام هێشتا پێویستیان بە یارمەتی و ڕێنماییە. کێشەیەکی دیکەش لە هەمان کاتدا لە ئارادا بوو. هەندێکیان ڕای ئابووریان هەیە سەبارەت بە ڕەوشەکانی کار. وەڵامی پۆلیس چیە دەربارەی ئەم کێشەیە؟ یەکەم وەڵامی ئەرێنی و یەکلاکەرەوە هەیە لە هەمان کاتدا. پێی گوتن کە خۆشحاڵە بۆ ئەو پێشکەوتنە لە ژیانە ڕۆحیەکەیان. بەڵام لە یەکەم سالۆنیکی بەشی 4 ئاەتی 9دا ئەمەیان بۆ دووپات دەکاتەوە دەربارەی خۆشەویستی برایانە. خۆشەویستی برایانە لێرەدا وشەی فیلادلفیای یونانیە. لە دوو وشە پێک دێت. فیلیۆ واتە خۆشەویستی و دلفیۆ واتە برایەتی. جا ئەو دوو وشەیە واتە خۆشەویستی برایانە دەربارەی خۆشەویستی برایانە پێویست ناکات بۆتان بنووسم. چونکە خۆتان لە خودداوە فێر بوون کە یەکتریتان خۆش بوێت. پۆلیس زۆر سپاسی خودای دەکرد بۆ خۆشەویستیان بۆ یەکترین لە ڕاستیدا. هەموو خوشک و برایان لە تەواوی مەکەدۆنیا یەکتریان خۆش دەوێت. کلیسای سالۆنیکی بوو بە کلیسای خۆشەویستی و دەستفراوانی. کاتێک پۆلیس دووهەم نامەی کۆرنسۆسی دەنووسی سڵاوێکی گەرمی بۆ ئەو کلیسایە نارد. دواتر ئەوە بەڕوونی ڕوو دەدات کە لە باوەڕدا گەشە دەکەن، چونکە پۆلیس دووەم نامەی کۆرنسۆسی دوای یەکەم نامەی سالۆنیکی نووسیوە بۆ ماوەیەکی کورت. بەڵام بزانن کە لە نامەکە بۆ خەڵکی کۆرنسۆس چی نووسیوە. ئێستاش خوشکان و برایان حەز دەکەین نعمەتی خوددا بزانن کە دراوەتە دەست کلیساکانی مەکەدۆنیا. کلیسای سالۆنیکیش لەکوێ بوو؟ ئەویش هەر لە مەکەدۆنیا بوو. بە هەمان شێوە کلیساکانی فیلیپی و بیریەش لە مەکەدۆنیا بوون. بەڵام کلیسای سالۆنیکی لەو کلیسایانە بوو کە لێرەدا پۆلیس شایەتیان بۆ دەدات. ئەوان لە تنگانەیەکی زۆر گەورەدا بوون، بەڵام ژیانیان پڕبوو لە خۆشی. لەگەڵەوەی زۆر هەژار بوون، بەڵام دڵفراوان و بەخشەندە بوون. بەردەوام دەبێت لە ڕوونکردنەوەکە دووبارە دەڵێت واتە دووەمین پێڕوانینی خۆی بڵاوەکاتەوە. شایەتی دەدەم کە بە گوێرەی توانای خۆیان و تەنانەت لە سەروی توانای خۆشیان و بەخشینیانداوە. دەستپێخەریان کرد و زۆر لێمان پاڕانەوە تاکو نیعمەتی بەشدار بوون لە خزمەتی گەلی پیرۆزی خوددا وەربگرن. زیاتریان کرد ئەوەی ئێمە چاوەڕمانمان دەکرد لێیان. چونکە سەرەتا خۆیان پێشکەشی ئەیسای خاوەنشکۆ کرد، اینجا بە خواستی خوددا خۆیان پێشکەشی ئێمە کرد. کلیسایەکی زۆر دەستفراوان بوون، بەڵام هەندێک کەس لە نێو کلیساکەدا کێشەی ڕاستەقینیان هەبوو. پۆلیس دوای ئەوەی ستایشی کردن و هانیدان باسی لە کێشەکان دەکات کە هەندێک ڕێنماییشیان پێدەدات. بۆ نمونە لەگەڵ ئەوەشدا پێیان دەڵێ ئەی خوشک و برایان، تکاتان لێ دەکەین کە زیاتر و زیاتر بەم شێوەیە بن، بە ئامانجی ئێوە بەڕێکردنی ژیانی ئارام و هێمن بێ. سەرتان لە کاری خۆتاندا بێت و بەدەستی خۆتان کار بکەن وەک ڕامان سپاردن، تاکو بە لێوە شاوایی بژین لەگەڵ ئەوانەی دەرەوە و پێویستیان بە کەس نەبێت. دیارە کێشەیان هەبوو، ڕەنگە ئەو کێشەهی چی بۆ ئێمە ئاگادار نین. بەڵام چەند ئەگەرێک لە ئارادا یەکێکیانەوەیە کە پۆلیس بەو پەڕی ڕوونبینیەوە فێریکردن کە ئەیسای مەسیح دێتەوە و لەوانەیە لە هەر ساتێکدا بێت. هەندێکیان پێگەیشتو نەبوون، گوتیان کەواتە پێویست ناکات کار بکەین، پێویست ناکات کار بکەین و بژێوی خۆمان بەدەست بێنین، ئێمە چاوەڕێین وا ئیسا دێت و دەمان بات. ئەوە ئەگەرێکەکە لە ئارادایە. با لە بیرمان بێت کە ئەوان لە بتپەرستیەوە هاتبوونە سەر مەسیحیەت. لە بەشی دیکە دەبینین کە هەندێک کێشەی گەورەتریان هەبوو سەبارەت بۆ باوەڕدارانە کە دەمرن پێش دووەم هاتنی مەسیح. لەم بابەتەیە زۆر پرزە بوون. هەندێکیان گوتیان پێویست ناکات کار بکەین، بەڵام لە ڕاستیدا ئەگەر کار نەکەن خۆراک لەکوێ بهێنن. جا دەستیان کردە داواکردن لە کەسانی دەوروبەریان. پۆلیس پێیان دەڵێ وا نەکەن. ئەگەری دووەم ئەوانە کەسانێکی نابەرپرس بوون. ڕەنگە گوتبیان مەسیحیەتی شتێکی زۆر خۆشە، ئێمە براین و یەکترینمان خۆشەوێ، ئەگەر منت خۆشەوێ ئەوە چاودێری بکە. ئەوێژە برکردنەوەیەکە و بۆ خۆی زۆر خۆویستانەیە. ڕەنگە ئەمەش بوو بێت، ئەوەش سفەتی هەندێک لەو باوەڕدارانە بووە. پۆلیسیش پێیان دەڵێت ئەوە نابێت. کاتێک پۆلیس دووەم نامەی بۆ نووسین هێشتا هەمان کێشەیان هەبوو. جا لە دووەمدا سالۆنیکی بەشی 3 لە ئاەتی 10 تا 12 دەنووسێت تەنانەت کاتێک لەلاتان بووین ئەم ڕاستپاردەیەمان پێتاندا. پێیان دەڵێ ئێمە لە سەرتاوە فێرتان کردین ئەوەی کار نەکات ناخوات. ئەمەش ڕستەیەکی بەهێزە، بەڵام ئەوە خواستی خوددایە. لێرەدا باسی کەسانێکی کەم دەست یان هەژار لەباری نەخۆشی ئەو ناکات. ئەوان تەمبەڵ بوون، خەڵکانێک کە دەیانەویست کەسانی دیکە قۆرخ بکەن. بۆیە گوتی ئەوە کار نەکات ناخوات، چونکە ئەگەر کەسێکە بێت کەسانی دیکە قۆرخ بکات پێویستە ڕابگیرێ، چونکە ئێوە
نابێ یارمەتیان بدەن بەڵکو وایان لێ دەکەین ئەو قۆرغکاریە بەری پێ بگیرێت. خواستی خوددا ئەوەیە کە ئێمە کار بکەین، کار بەخشینی خوددایە. کاتێک پۆلیس بۆ خەڵکی ئەفەسۆسی نووسی گوتی دز ئیتر با دزی نەکات بەڵکو با ڕەنج بدات و بەدەستی خۆی ئیشێکی پاک بکات تاکو هەینی بداتە ئەوەی کە پێویستی پێیەتی. جا دیارە ئەوە کێشەی کلیسای ئەفەسۆس بۆ بەردەوام دەبێت و دەڵێت ئێمە بیستمانە هەندێکتان بە تەمبەڵی دەژین و کار ناکەن و خۆتان لە کاروباری کەسانی دیکە هەڵدەقورتێنن. بۆچی؟ چونکە تەمبەڵی بە ناوی ئەیسای مەسیحی خاوەنشکەوە ئامۆژگاری و فەرمانی ئێمە نییە. ئێوە پێویستە بە هێمنی کار بکەن و نانی خۆتان پێیا بکەن. لێرەدا ئاگاداریان دەکاتەوە کە دەستفراوانی باوەڕدارانی دیکە قۆرغ نەکرێت. بەداخەوە لە هەموو جاخێکدا باوەڕدارێک هەن کە کەسانی دیکە قۆرغ دەکەن. بۆیە دەبێت لە کلیساکان سیاسەتێکی زۆر ڕوون هەبێت بۆ هەڵسەنگاندنی پێداویستیەکان ڕاستەقینەکان. بابەتێکی زۆر هەستیارە. بەڵام دەبێت بکرێت بۆیە کلیسا لە خواستی خوددادا پێویستە ئەمە بە ئەنجام بگەینێت. پرسیاری تێڕامان و پەیڕەوکردن لێرەدا ئەمەیە. چۆن بتوانین باوەڕداران فێری بەرپرسیارەتی بکەین بەبێ ئەوەی ببینە کەسانێکی مادی؟ چۆن خەڵکی کۆمەلگاکەمان بپارێزین لەوەی نەبنە کەسانێکی مادی؟ ئەم کێشەیە لە کۆمەلگا دەوڵەمەندەکانیشدا هەیە، بەڵام لە کۆمەلگا هەژارەکانە زۆرترە. چونکە هەرچەندە زیاترمان هەبێت ئەوەندە زیاتر داوا دەکەین. ئەوە سروشتی ئادەمیزادە. ئەگەر بڕوانینە دەور و بەرمان دەبینین ڕاستیەکی واقعە لە هەر کولتورێکی مادیە. بێگومان کەسانێکن کە زۆر دەستفراوانن، تەنانەت هەندێک جار کەسانێکی بێباوەڕیشن. بەڵام بەگشتی ئەوە مەیلێکی ناخی هەمومانە، تەنانەت باوەڕدارانیش. هەرچەندە زیاتر هەبێت ئەوەندە دەمانەوێت ئەو زیاتر لە لای خۆمان بهێڵینەوە. وەکو باوەڕدار پێویستە پێچەوانەی ئەوانە بین. باوەڕداری دەستفراوان هەن، ئەو دەستفراوانیش بە زۆری بڕ نییە، بەڵام بەوەیەکە هەمانەو دەیدەین. لەوانەیە زۆر دەستفراوان بن لەو کەمەی کە هەیەە. یزدانیش بەوە دەزانێت، وەک بێوەژنەکە کە هەموو ئەوەی هەیبوو پێشکەشی کرد. لە فەریسیەکان دەستفراوانتر بوو کە پارەی زۆریان هەبوو. ئەمە ئەو شێوازەیە کە یزدان دەستفراوانیمان پێ هەڵدەسەنگێنێت. بەڵام لە ڕاستیدا کەسانێکی زۆر هەن و هەندێک جاریش باوەڕدارن، بەڵام هەرچەندە زیاتریان هەبێت بە هەمان ڕادە دەیانەیە بۆ خۆیانی هەڵبگرن. بنەمایەکی گرنگ هەیە کە یارمەتیمان دەدات لەوەی لە مادیات دوور بکەوینەوە. ئەویش بنەمای دەیەمە. وەک باوەڕدار پێویستە دەیەک بدەین. ئەمە ڕاستپاردێکی ڕاشکاو نییە لە پەیمانی نوێ، بەڵام دەستپێکێکی نوێیە. دەبێت هەرچەندە داهات زۆر بێت ئەوەندە دەیەکیش بدەین. تەنها یەکەم هەنگاوە بۆ دەستفراوانی کە مامەڵەیەکی لەگەڵ دارایەکانمان بکەین. باوەڕدار هەیە 20% دەدات و بە باشیش دەژی. باوەڕداری دیکەش هەیە 30% دەدات و زۆریش باشژیاوە. هەیە 50% داهاتی دەدات و زۆریشی پێ باشە و پێی دڵخۆشە و خودداش بەرەکەتداری کردووە. خەڵکی وا هەیە بە شێوەیەکی بەهێز یارمەتی خزمەت دەدەن بۆ گەیاندنی پەیامی مەسیح لە ڕێگەی بەشداری مادیەوە. ئەوەی پێویستمان پێەیە ئاگادار بین لێ کاتێک لە کۆمەلگایەکی مادیە دەژین. بەخشینەکانمان هێڵێکی بەرەنگاری هەبێت کە لە هەر مەیلێکی کۆکردنەوە بۆ خۆمان بەدوور بین. بابی لەم بنەمایە بکەینەوە و بە گوێرەی ئەوە بژین. بۆ یارمەتیدانی باوەڕداران بۆ ئەوەی ببن بە شایەت حاڵی کاران لەم جیهانەدا پێویستە هانیان بدەین بۆ جێبەجێکردنی ڕەوشتە کتێبیەکان لە کارکردندا. هەروەها دەستفراوان دەبن، جا پاشایەتی خودداش بنیاد دەنین. خودای ئیسا مەسیح لە وشەهایەکە خۆی ئەم شتانیان پێ دەفەرمێت و دەڵێت یەکەم جار داوای پاشایەتەکەی خوددا و ڕاست و دروستیەکەی بکەن. هەموو ئەمانەتان بۆ دابین دەکرێت. شتە مادیەکان هەڵە نین، بەڵام گرنگە ڕێکخستنیان دروست بێت کە لە یەکەمینەکانی ژیانماندا بن. هەمیشە ئیسا مەسیح یەکەمین بێ. خوددا نیعمەت و هێز و ڕووناکیمان پێدەدات بۆ ئەوەی لەم بنەمایەدا بژین.